ئەم شوێنە کافتریای گەنجانی ئاوارە ئێزیدیەکانە کە ڕۆژانە و شەوانە دێنە ئەم شوێنە کاتەکانی خۆیان بەسەر دەبەن. بۆیرە و هەر ناو کەمپایە چێگر نییە. ئەم گەنجە ئاوارانە دەردی بێکاری و نەهامەتی ژیانی ئاوارەیی لەم کافتریایە کۆی کردوونەتەوە. هەر ناو کافتریەکە دانیشت و ئیشی نییە کەس هەبوو پێشتر پێشەوە کاریسایی وەزیفەی هەبوو وەزیفەی بجێ لاوی تر ئیشی نەماوە دەست کەس ناکەوێت. لەم شوێنە بچووکە سادەیی گەنجانی ئاوارەی ئێزیدی پێی دەڵێن کافتریا جگەل لە چەند جۆرێکی خواردن و خواردنەوە گەنجان کاتەکانیان بە ئەنجامدانی یاریەکی فۆلکلۆری بەسەر. ئەم vê yarî bi xwetkeyên li vê kempa aştî ji ber van şebaba van genca bê taqetin bê şolin bê hemelin bê karin ji mala xwe derket ênêre ev ê yarî bi xwetkan ser mirîşkeke ser çar bepsiya ser nehkaya ser baqilkaya ser xwarinêya ser van tişta bi xwe dilêzin û bê taqet bûn û ژیار محەممەد دەنگی ئەمریکا کەمپی ئاوەرەکانی هەربەت.